سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من هێمن عەلی پێشکەشکاری بەرنامەی پرد خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە پەیوەندی نێوان دادگا و هاوڵاتیان دەکەین. دەپرسین لە چ کاتێکدا دەرگای دادگاکان دەکرێنەوە و ئەو پرسانەی کە بۆ هاوڵاتیان گرنگە و لێرەوە سەرەتا دەچێتە ناو دۆسیەکان و پارێزەرەکانیش دەیخەنە ناو جانتاکانی دەستیان و لەوێشەوە بۆ بەردەم دادوەر. ئەوە چ کاتێکە کە دادگاکان بە تەواوی مانا دەچنە خزمەتی هاوڵاتیانەوە و دەتوانن مافەکانیان بۆ بگێڕنەوە. لە ئێستادا دادگاکانی ئێمە لە هەرێمی کوردستان دەتواننەوە ڕۆڵە بگێڕن. بۆچی تا هەنووکەش لە هەرێمی کوردستان هاوڵاتیان تاکو ئێستا گرنگیەکانی دادگایان نەزانیوە؟ بۆ تەنها و کاتە ڕووی لێ دەکەن کە گرفت و کێشەیەکیان دەبێت. بۆ وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. بەناوی خوا ئەو دۆسیانەی کەوا ڕۆژانە لە دادگاکانە دەبیندێن دۆسی جۆرا و جۆرن. دۆسیە هەیە لە دادگا شارستانیەکانە، دادگا بەرایەکان، دۆسیە هەیە لە دادگاکانی باری کەسێتیە، دۆسیەش هەیە دۆسیی سزاییە لە دادگاکانی لێکۆڵینەوە دواتر لە دادگاکانی کەتن و دادگای تاوانەکان. سەرەتا ئەگەر باسی دادگا مەدەنیەکان بکەین کە بریتێ لە دادگاکانی بەرایی و دادگاکانی تێهەڵچوونەوە، بەشێکی زۆر ئەو داوایانەی کە ئێستا هەن بریتە داوای نێوان کۆمپانیاکان و خاوەنکارەکان، بە تایبەتی کەوا خاوەنکار لایەنی دەوڵەتە، چ شارەوانی بێ، چ پارێزگا بێ، چ وەزارەتی ئاوەدانکردنەوە، وەزارەتە پەیوەندیدارەکان بن کەوا پرۆژەیان هەیە لە ڕێی تەندەرێنەوە دراوە بۆ کۆمپانیایانە و ئێستا ئەو پرۆژانە بەشێکی زۆریان تووشی کێشە بوون. داوا هەیە لە نێوان خاوەنکار کە لایەنی دەوڵەتە زۆربەی و لەگەڵ ئەو کۆمپانیانەی کەوا پرۆژەکانیان وەرگرتووە بە پێی گرێبەستی بەڵێندەرایەتی و چەندین داوای تریژەیە لە نێوان بەڵێندەری سەرەکی و بەڵێندەری لاوەکی کەوا ئیشەکانیان جێبەجێ کردووە. لە پاڵ ئەمانەشا کۆمەڵێک داوای زۆر هەیە ئەوەی پەیوەندیدارە بە کێشەی مڵک و زەوی و زار بە تایبەتی لە دادگاکانی قەزا و ناحیەکانە. ئەمانە لە ئەنجامی بەرزبوونەوەی بەهای مڵک لە ساڵانی ڕابردوودا ئەمانە وای کردکەوە ئەوەی کە مڵکێکی هەبێ لە شوێنێکە بە دوایدا بچێ ئەگەر بە میراتی بۆی مابێتەوە و یاخود بە هەر شێوازێک لە شێوازەکان مافیتیایە هەبێ داوای لەسەر تۆمار بکە. لە پاڵ ئەمەشا کۆمەڵێک داوا هەیە کەوا بریتە ئەویژەوی پەیوەندیدارە بە مڵکەوە، بریتە لە داوای لابردنی زیادڕەوی و داوای ڕێگری نەکردن، ئەوانش هەمویان پەیوەندیدارن بە داوای مڵکداریەوە. ئەمە لە داوا بەرایەکان، لە دادگا بەرایەکان. لە دادگاکانی باری کەسێتی کە پەیوەندیدارن بە ئەو هەموو داوایانەی کەوا لە ئەنجامی هاوسەرێتی و ژن و مێردایەتی دروزە بێ، بەڕاستی ئەم بارودۆخی ئەمڕۆوای کردووە کەوا داوایەکی زۆری جیابوونەوە و پەسەندکردنی تەلاق لە نێوان هاوسەرەکانە لە دادگاکاندا تۆمار بکرێ و ئێستا ئەگەر نسبەتێک وەربگرین لەو دادگایانەی کەوا ئێستا لە سلێمانی و دەوروبەری هەن لە دادگاکانی باری کەسێتی، ئەبیرین ئاستێکی هەڵکشانی زۆر هەیە لە داواکانی کە تۆمار کراوە بۆ جیابوونەوەی هاوسەرەکان لە دادگاکانە. لە پاڵەوەشە داوای تر هەیە بۆ داواکردنی بژێوی لە نێوان ژنەوە یاخود لە نێوان ژن و مێرد، لە نێوان ژن بۆ مناڵەکانی لە باوکی ویان لە کەسوکاری مناڵەکانی. ئەمە داوا بەرایەکان مەدەنیەکان لە دادگا مەدەنیەکان. لە دادگا سزایەکانیش ئەوەی کەوا ئێستا بەڕاستی ژمارەیەکی زۆر داوا هەیە و تۆمار کراوە، بریتە لەو داوایانەی کە جێی گرنگی پێدانن بە تایبەتی، بریتین لە داواکانی لە ئەنجامی مامەڵەی نادروست لە نێوان خەڵکا کە پێوتێ فێڵکردن و هەڵخەڵەتاندن بە پێی مادەی هەردوو مادەی 453 و مادەی 456 لە یاسای سزادان. پێشتر لە ناو کۆمەلگای ئێمەدا بەڕاستی تاوانی فێڵکردنی ڕێکخراو نەبوو. ئێستا بەداخەوە ئەبینین چەندین گروپ و خەڵکان دروست بوون کەوا بە کۆمەڵ فێڵ لە خەڵکەکان و خەڵکانێک هەڵ ئەخەڵەتێنن. لە ماوەی ساڵانی ڕابردووە ژمارەیەکی زۆر لەو داوایانە تۆمار کرا. لە پاڵ ئەمەشا لە ناوچە سنووریەکاندا بە تایبەتی لە دادگاکانی ناوچە سنووریەکان و دادگاکانی لێکۆڵینەوەی ئاسایش چەندین داوا تۆمار ئەکرێ بە مامەڵەکردن بە مەوادی
هۆشبەر و یاخود بەکارهێنانی ئەو دۆسیانەی کە هەیە من بە بۆچوونی من ئەو دۆسیانەی کە هەیە دۆسیەی کوشتن چ کوشتنی بە ئەنقەز بێ یا کوشتنی هەڵە بێ ئەمانە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ کۆمەلگاکانی ترا بەڕای من ڕێژەی تاوانی کوشتن لەم کۆمەلگایەتدا هێشتا نەگەیشتۆتە ئاستێکی مەترسیدار لە چاو ئەو بارودۆخە ئابووریەوە ئەو بارودۆخە کەوا هەر چوار دەوری هەرێمی کوردستان بە بارودۆخێکی ئەمنی نالەباردا تێپەڕە بێ لە چاو خۆیدا هێشتا هەر باشە. زۆر سپاس. لە ڕاستیدا دەسەڵاتی قەزایی یاخود قەزاوت لە هەرێمدا یاخود لە هەر دەوڵەتێکە دەورێکی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە چۆنیەتی بەرجەستەکردنی عەدالەتە، چونکە بۆ کاری سەرێکی وەزیفەی قەزاوت و دەسەڵاتی قەزایی لە ڕاستیە خۆی مەرفەقێکی عامە، یعنی گشتیە، یعنی ئەو قوانینانەی یاخود ئەو یاسایانی کە دەرەچن تەواوی ئەو یاسایانە تەطبیقەکرێ، ئەمان تەطبیقی یەکەن لە دوو بوارە، یاخود لە بواری جەزائیایە بەوەی کەوا عقوبە بۆ ئەو تاوانانە دەرەکەن، یاخود ئەو خصومانی یاخود ئەو دژبێشەی کە لەسەر بوارە مەدەنیەکانە هەیە، چ لە بواری کۆمەڵایەتیە، چ لە بواری ئابووریە، چ لە بواری کار و بەڵندارایەتیەکانە، لێرەوە احقاقی ئەو حەقا کرێتەوە بۆ خاوەنەکانیان. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دیارە بۆ خۆی دەسەڵاتی قەزایی وابەستەی سیاسەتە لەم هەرێمەیە، سیاسەتیش بمان و نەمانێت ئەمڕۆ چۆتە نێو هەموو بوارەکانی کۆمەڵگەی کوردیەوە. لە ڕاستیە ئەگەر بین ئێمە توانین لەسەر چوار ئاست ئەو کێشە و گرفتانی کە ئێستا لە بەردەم دادگاکاندا وەکو مرافعی دادبینی تیا ئەبینێت و خەڵک دەیەوێت لەو ڕێگەیەوە بە دوای مافەکەی خۆی بکەوێ، زیاتر لە 4-5 جۆر کێشە هەیە. لەوانە لە دادگاکانی باری کەسێتیە ڕێژەی تەلاق و جیابوونەوە و کێشەی نەفەقە و چۆنیەتی بینین و منداڵ لە دوای جیابوون و ئەمانە، ئەمە ئەتوانم نەک لەسەر ئاستی کوردستانە بگرێت، لەسەر ئاستی عێراقا زۆرترین ئەو کێشە و داوایانی کە هەیە مەسەلەی جیابوونەوەی کە زیاد لە 600,000 خێزان دووچاری جیابوونەوە بووە. جۆری دووەمیان لەو کێشانی کە هەیە جۆرە مەدەنیەکان، یانی داوا مەدەنیەکان، ئەوانی کە مافی تایە، مەسەلەن قەرزاریە، یاخود مەسەلەی مڵکایەتیە، یاخود قەرەبووکردنەوەیە، یاخود داواکردنی پارەیە لە نێوان حکومەت و کۆمپانیاکانە. لە ڕاستیە ئەمە جۆری دووەمیان. جۆری سێمیشیان تاوانەکانە، ئەو تاوانانە کە ڕۆیان جایتر مخالفە بێ، یاخود جونەح بێت، یاخود جنایەت بێ، و زۆرینەی ئەو کەیسانەشی کە ئێستا لە ڕاستیە کە هەیە لە دادگاکانە زیاتر لە جونحی جنایەتە، بە زۆریش لە جنایەتایە، چونکە بۆ هەموو قەیرانەکان کارتێکەرن بە یەک، بەرکەوتن لە یەک، کاریگەریان لەسەر یەکەیە، تاک لە ناو خێزانە، خێزان لە ناو کۆمەڵگایە، لە ناو چین و توێژەکانە، وابەستەی ئەو کاردانەوەنەیە لە ڕووی دەرینی و کۆمەڵایەتیەوە، بۆیە دەبینین زۆربەی ئەو کەیسانێک هەیە لەم بوارانە خۆیە بینێتەوە. خۆی لە ڕاستیە شتێک هەیە بێ بیزانین لە ڕاستیە، یعنی ئەوەی کەوا ئەکات وڵاتێکی دیموکرات و وڵاتێکی نادیموکرات لێک جابێتەوە، بوونی انتخابات و دیموکراسیەت و فراحیزبی و ئازادی ڕادەربڕین نییە بە ئەندازەی ئەوەی کە بریتە لە بوونی دادگایەکی ئازاد و ئازا، واتە خەتی فاسیلی جاکەرەوەی نێوان دوو دەسەڵات، یەکیان دیموکرات یەکیان دیکتاتۆر یان نادیموکرات، بریتە لە بوونی قەزایەکی سربەخۆی پیشەیی ئازا و ئازاد. واتە بەمانایشی تر ئەوەی کەوا ئەکا ئێمە بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بڵێن دیموکرات، مەسەلەکە ئەوە نییە کە لەوێ انتخابات هەیە و هەڵبژاردنەوە و فراحیزبی هەیە، ئۆکێ ئەمە شتێکی باشە، بەڵام لە ڕاستیان ملاحەزەش هەیە لە انتخاباتەکانی ئەمریکا و ئەوروپاش. بەڵام ئەوەی کەواکە ئێمە شانازی خەڵک دنیا ئەوروپایەکان خۆیان شانازی بکەن بە بوونی سیستمێکی دیموکراس و بوونی کەرامەتی مرۆڤ لە ڕاستیە بەر لە هەموو شتێک پەیوەندی بە بوونی دادگایەکی پیشەیی سربەخۆ ئازا و ئازادەوە هەیە، پەیوەندی بە کەسێکەوەی کە پێوترێت دادوەرێک کە لە ڕاستیە ئەم دادوەرە ئامادەیە لە پێناو پاراستنی یاسا و کەرامەتی مرۆڤ هەموو قوربانیەک بدا. بەڵام بەداخەوە ئەوەی کەواکات وڵاتێکی وڵا هەرێمی کوردستان
یان هاوشێوەکانی هەرێمی کوردستان نادیموکرات بن تا سەرێسخان چەندێک ڕەبتی بەوە هەیە کە لێرە انتخابات لە کاتی خۆیان ناکرێت انتخابات نەزیه نییە تەرغیب و تەرهیب هەیە تۆقاندن و ترساندن هەیە بەڵام لە ڕاستیە غیابی دیموکراسیەت و سەروەری یاسا لە کوردستانە پەیوەندی سەرەکی بۆ هەیە کە ئێمە لە کوردستانە دادگایەکی ئازا و ئازاد و دادوەرێکی ئازا و ئازادمان نییە یعنی بەداخەوە من پێم وایە یعنی پاسیفترین توێژ لە هەرێمی کوردستانە توێژی دادوەرانن لەگەڵ ڕێزما بۆ هەندێکی زۆر کەمیان کەمیان لە ڕاستیە و من پێم وایە لەو خەتەرانی کە ڕوبەڕووی دەسەڵات و کۆمەلگا بێتەوە لە هەرێمی کوردستانەوەیە کە ئێمە بەداخەوە خاوەنی دادگا و دادوەری ئازا و ئازاد نین وەکۆڵێ ینی گۆمەکە زۆر قوڵترە ینی گۆمی ئەو گۆمە لێڵەی کە حاکمەکان تیامەلاکەن زۆر قوڵتر و زۆر لێڵتر و زۆر ینی جێگای ئومێد نییە بەداخەوە چکە لە ڕاستیە تۆم لە حەزە بکە ینی خزۆ جارەوترێ بۆ منە محامیەکان یا حاکمەکان لەسەر کێشاژین باشە ینی وەن یە کێشە هەبێ لە بین ژن و پیاوێکە لە بین دوو کەسا دو عشرەتا محامێک پارەفەیاکە حاکم پارەفەیاکە ئۆکەی ئەمە بۆ محامێک ڕاستە بەڵامەکە ملا حەزە بکەین یەک دنیا کێشە لەم هەرێمی کوردستانەیە هەیە ینی ئەم سەرۆسەری کێشەکان دیار نییە بەڵام حاکمەکان ئێمە زۆر بەتاڵن یان زۆر ڕۆتینیات کارەکەن یان خەریکی کۆمەڵە ئیشن کە لە ڕاستیە ینی نەک تحقیقکردنی عەدالەت نییە بەڵکو تحقیقکردنی زۆڵمە ڕەنگە بوو ترێ بۆ نمونە دادوەرەکان بۆ نمونە توانای تەنفیزی ئەویان نییە کە هەنێک کەیسەیەک لایکەنەوە کەیسی خەتەرناک و ئەوانە باش ئۆکەی بەڵام ئایا نابێت دادوەرەکان ئەو پرسەرە لە خۆیان بکەن کە ئەگەر توانای ئەویان نییە مەسئولێکی گەندەڵ فاسید بە وەسیقا دادگایی بکەن ئەی بۆ ئامادەن چالاکێکی مەدەنی ڕۆژنامە نووسێک نووسەرێک دادگایی بکەن لەسەرەوەی کە بۆچوونێکی دەربڕیەوە ڕخنەیەکی گرتووە مەبەستم چییە؟ ئەکرێت حاکمەکان لەم دۆخەیە مان بگرن لەسەر دادگاییکردنی نووسەرێک یان ڕۆژنامە نووسێک یان چالاکی مەدەنی نەک لەبەرەوەی کە ئەمە ئاسپۆکە یانی هەر کەسێک ڕۆژنامە نووسەر چالاکی مەدەنی هەرچێکەیە کاتەکە تاوانەکە ئەبێت دادگایی بکە ئێمە ئین تو نییە یانی ئەمە یەک و دووتیان نییە بەڵام ئەکرێت دادوەرەکان بڵێن ئێمە محاکەمەی ئەمانە ناکەین تا ئەو زمینەیەمان بۆ خۆش نەکەن کە دادگایی مەسئولێکی دز و گەندەڵیش بکەین کە بە وەسیقە لەسەری سلمێنراوە داهاتی ئەم وڵاتی فرۆشتووە و دۆڕاندووە کاتێ باسی دادگاکەی گرنگە بەر لەی باسی دادگا بکەین ئایا دادگا سەربەسوود دەسەڵاتێکە و مەرجعی دادگا بۆ چۆ ئەگەڕێتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە دادگا دامەزراوەیەکی گرنگی نێو دەسەڵاتی دادوەریە نێو ئەنجومەنی دادوەریە کە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە ئەسڵ وایە لە هەموو وڵاتێکە کە کای حکومڕانی پێیجێ سێ سوڵتە بەڕێوەیە با سێ دەسەڵاتی شیان دەسەڵاتی یاسادانانە پەرلەمانە و ئەویشیان دەسەڵاتی جێبەجێکردن و دانەکەی تریان بریتە لە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە ئێمە لە ساڵی لە پێش نەوەیەکەوە لە هەرێمی کوردستانە شتێکمان نەبوو بە ناوی دەسەڵاتی دادوەری و سوڵتی قەزاییەوە بەڵکو وەزارەتی دادمان هەبووە بەڵام کاتێک لە نەوەیەکەوە حکمی ذاتی مەوەرگرت و ڕاپەڕین بەرپابوو پەرلەمان دروست و لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە یاسایشی بۆ دەرچوو بەڵام دیسانەوە کەوتینەوە هەڵە ڕابردووەکەی کۆن ڕەبتمان کردەوە بە وەزارەتی دادەوە یعنی ئەم مۆزوعە بەردەوام و تاکەی تاکو 2010 یعنی تا لە نەوەیەکەوە تا 2010 شتێکمانەوە بە ناوی دەسەڵاتی دادوەری و بەڵکو محکەمە کە جۆرەکانی محکەمە وجودی هەبووە سەر بە وەزارەتی داد و ئەمەش خۆی بەخۆی عیبێکی گەورە بوو بەڵام لە 2010 تا کە کاتێک کە پەرلەمان هەوڵی یاسایەک دەرچوێنێ بە ناوی یاسای دەسەڵاتی دادوەری یاسای ژمارە 23 ساڵی 2010 بە وای دیعاکرا کە ئیتر لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی سربەخۆی شانبەشانی دوو دەسەڵاتەکەی تر لە هەرێمی کوردستانە دروست بوو کە دەسەڵاتێک کە جیاوازە دەسەڵاتی جێبەجێکردن و قەزایی بەڵام ئەگەر سەی مادەکان و بڕگەکانی ئەم یاسایە بکەی دەرئەکەوێ ئەم دەسەڵاتە تا ئێستش دەسەڵاتێکی سربەخۆ نییە و هەر ئەکەوێتەوە ژێر هەژمونی دەسەڵاتی جێبەجێکردن بەداخەوە کە ناتوانین بڵین بە شێوەیەکی یەقین و بە مطلقی بڵین دەسەڵاتی ڕەها یا دەسەڵاتێکی دادوەری لە هەرێمی کوردستانە یا بە پاساوی خاڵشی بنەڕەتی ئەویشەوەیە کاتێک کە تۆ باسی سربەخۆی دەسەڵاتێکەکە کە بنونە دەسەڵاتی دادوەریە لەسەر دوو بنەما دوو پێوە جیاوازیەکەی پێوەرێکیان بریتە لە لایانی کارژێڕی لایانی ئیداری پێوەرەکەی تریان بریتە لایانی مالی و دارایی ئێمە ئەگەر سەی ئەو وەزع بکەین کە ئێستا لە ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەریە هەیە نە سربەخۆی کارژێڕی هەیە نە سربەخۆی دارایی هەیە بۆ ئەمەش بە پاساوی ئەوەی ئێستا دەسەڵاتی دادوەری ناتوانێت دامەزرانی یەک فەرمانبەری نییە
کە لەوانەیە دەیان پێویستی هەنووکەی هەبێ بۆ لێکۆڵەرانی داد و بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی دادگا توانێت دامەزرانی فەرمانبەرێکی نییە. دوو مەوزوعی سربەخۆیی دارایی و مالی دەسەڵاتی دادوەری ئیستیقلالەتێکی مالی نییە کە بتوانێت خۆی سەرفی پارە و ئیدارەی ئەموالی خۆی کا بەڵکو وەکو باقی دەسەڵاتەکانی تر دەگەڕێتەوە بۆ وەزارەتی مالیە کە ئەمەش خۆی بۆ خۆی دیسان و عیبێکی گەورەیە بۆ سوڵتێکی گەورە و گرانی وەکو دەسەڵاتی دادوەری. ئەگەر ینی ئەم خاڵانە پاڵپشتکەین بە باڵگەیەکی زۆر بەهێز کە ئێمە یاسادەنەران و دەسەڵاتدارانی ئەم دەڤاری هەرێمی کوردستانە بە جۆرێک سەی سوڵتەی قەزایان کردووە کە تێڕوانینی ئەمان بۆ ئەم سوڵتەیە تێڕوانێکی هەروەکو وەزارەتە سەیریان کردووە. بۆ ئەگەر سەیری ئەوە بکەین سەرۆکی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە پلەکەی وەزیرە ئەمە خۆی بۆ خۆی ئەو تێڕوانینە دەرەخا کە شتێکی سربەخۆ لە هەرێمی کوردستانە نییە بە ناوی سوڵتەی قەزایی کە ئەمە خۆی بۆ خۆی عیبێکی گەورەیە. ئەو کەیسانی کە ئێستا لە دادگاکانی هەرێمی کوردستانە هەیە خۆی یاسای دەسەڵاتی دادوەری جۆرەکانی یاوە پلەکانی دادگاکانی دیاری کردووە لە هەم لە دادگای تاوانەکانەوە وەرە بۆ دەرگای باری کەسێتی وەرە بۆ دەرگای کەتن وەرە بۆ دادگای مەدەنی ئەو کەیسانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوگزارێن لە مۆزوعی تاوانەکانی تێدایە کوشتن و هەموو جۆرەکانی و لە مۆزوعی پەلاماردان و شەڕکردن و وەرە بۆ مۆزوعی نیزاعات و ئەو کێشە مەدەنیانی کە نێوان کۆمپانیا و ڕەسمالەکانە هەیە و وەرە بۆ کێشەی جیابوونەوەی نێوان ژن و مێردەکان ئەو خلافاتانی کە لە نێوان عایلەکانە هەیە دواتر وەرە بۆ یاسای بەرەنگاربوونی تونی کێشەی خێزانی کە دادگای تایبەتمەندی بۆ دروست بۆ گوێ کێشانەی کە لە خێزانە ڕۆئەدە لە نێوان ژن و ماڵ و کەسوکارە ڕۆیان ئەمەش دیسانەوەچێتەوە بۆ دەرگایواتە جۆری کەیسەکان کە لە هەرێمی کوردستان نێو دەرگای هەرێمی کوردستانە هەیە فرە جۆرە و هەر هێکی و بەپێی تایبەتمەندی خۆی دادگاکانی خۆیان کاروباری خۆیان بەڕێوە بن. ئەرکی دادگا بریتە لە دوو جانبی سەرەکی دوو لایەنی سەرەکی. لایەنی یەکەمیان ئەو هاوڵاتیانەی ئەو خەڵکانەی کە لە هەرێمی کوردستاندا ئاژین چ هاوڵاتی هەرێمی کوردستانین یاخود نیشتەجێی ئەم وڵاتە ئەم هەرێمە بن و خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان بن ئەمانە مافیان هەیە بە پێی یاسا ئەگەر لە هەر شوێنێک مافیان خورابێ بچن داوا تۆمار بکەن. ئەرکی دادگا بەڕاستی لێکۆڵینەوەیە لە بوونی ماف لەلایەن داواکارەکەیەوە. دادگا بە یاسا کارەکە. ئەو یاسایانەی کەوا دیاری کراون بۆ داواکردنەوەی ماف بریتین لە هەردوو یاسای دادبینی شارستانی و یاسای بنەماکانی دادگەری سزایی هەردوو یاساکە شێوازی دیاریکراویان دیاری کردووە بۆ داواکردنەوەی ماف. کاتێک هاوڵاتیەک فەنا ئەبا بۆ دادگا داوای مافێکی خۆی ئەکا دادگا ڕێکارە یاسایەکان ئەگرێتە بەر لە هەردوو ڕێکە دادگای سزایی و دادگای مەدەنی. بەڵام ئەوەی کە بەڕای من بۆتە کێشا و ئەم بارە دروستی کردووە و وای کردووە خەڵکی تا ئاستێک متمانەی بە دادگا لاواز بێ ڕاستە بەشێکی لەوانەیە هۆی لاوازی دام و دەستگای دادوەری و دەسەڵاتی دادوەری بێ بەڵام خەتای سەرەکی و هۆکاری سەرەکی لەم بابەتە پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجێکردن و تەواوی دام و دەستگاکانی دەوڵەتەوە هەیە. چونکە دادگا تەنیا بڕیار دەرەکە. هاوڵاتیە کە پەنا ئەبا بۆ دادگا کاتێک بڕیارێکی بۆ دەرئەچێ لە بەرژەوەندیەتی و یاخود ڕێکارێک دادگا بڕیاری لەسەر ئەیە بەڵام جێبەجێ ناکرێ و لە دەرەنجامدا داواکاری مافەکە زەرمەند ئەبێ ئەما هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ لاوازی دەسەڵاتی جێبەجێکردن و یاخود بە تەنگەوە نەبوونی دەسەڵاتی جێبەجێکردن لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا. ئەوەی کە ئێمە کێشەی سەرەکیمان هەیە و ئێستا زۆربەی زۆری هاوڵاتیان و خەڵک بە شێوازێکی گشتی هۆکارەکەی و خەتاکەی ئەخاتە ئەستۆی دادگا بەشێکی زۆری لە ئەستۆی دەسەڵاتی جێبەجێکردنە کەوا بڕیارەکان جێبەجێ ناکرێت. چونکە کاتێک دادگا هاوڵاتیەک تاوانێکی بەرامبەر ئەکرێت پەنا بۆ دادگا ئەبا دادگا هەر بڕیارێک دەرەکات چ بە دەستگیرکردنی تۆمەتبار و یاخود بانگێشکردنی تۆمەتبار و یاخود ئەنجامدانی ڕێکارێکی یاسایی جێبەجێکردنی دام و دەستگای جێبەجێکردنەکە بریتین لە ئاسایش و پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و دام و دەستگاکانی سەر بە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. کاتێک ئەمانە ناتوانن بڕیارەکانی دادگا بە هەر شێوازێک جێبەجێ بکەن هەندێکیان بە شێوازی هۆکارەکانی ئەنقەستە بە ئەمدی جێبەجێ ناکرێ و هەندێکیشی
بەدەل لە دەسەڵاتی ئەوانیشە لەبەرەوەی دەسەڵاتیان نییە و یاخود بەهۆی ئەم بارودۆخە ئابوووریەی کە دروست بووە ناتوانن جێبەجێ بکەن لێرەیە کێشە بۆ دادگا دروست ئەبێ لەوەشا چییە کێشەکە دروستبوونی کێشەکە بریتە لە لاوازبوونی متمانە بە دادگا کاتێک هاوڵاتیەک ئەڵێ من بڕیارێکم وەرگرتووە لە دادگا و بڕیارەکەم بۆ جێبەجێ ناکرێ و ئەزانێ خەتای دادگایە بەڵام لە دەرەنجام خەتای دام و دەستگای جێبەجێکردنە کە پێویستە بە ڕاستەوخۆ و بەبێ وەستان بڕیاری دادگا جێبەجێ بکە ئێمە کێشەی ئەساسیمان لە دەرکردنی بڕیارەکانان نییە دادگا بە پێی پێویست ئەوەی یەتە بەردەسی لێکۆڵینەوە ئەکا و بڕیاری خۆی دەرەکە بەڵام بڕیارێک جێبەجێ ناکرێ ئێستا ئێمە لە دادگاکانی بەرایی چەندین حکمی بەرایی هەیە پابەندی دام و دەستگاکانی دەوڵەت ئەکا بە قەرەبوو بە پارە بە شایستەی دارایی بۆ ئەو هاوڵاتیانەی کەوە داوایان کردووە بەڵام کاتێک ئەیبا بۆ فەرمانگەکە ئەیبا بۆ بەڕێوەبەرێتی جێبەجێکردن لە شوێنە جیاوازەکان بڕیارەکە وەستەیە بۆ لەبەرەوەی دەوڵەت وەڵام ناداتەوە و ئەو لایەنەی ملزەمە بە پێی یاسا و بە پێی بڕیارەکە ئەوە جێبەجێ بکە نایکا جانیبی سزاییەکەش کاتێک هاوڵاتیەک پەنا بۆ دادگای لێکۆڵینەوە ئەبا حکمێک وەرئەگرێ بڕیارێک وەرەگرێت لە دادگا بە ڕاگررتنی تۆم بە دەستگیرکردنی تۆمەتبارێک لە هەر شێوازێک بە هەر تاوانێکە کرابێ دەسەڵاتی جێبەجێکردن دام و دەستگای پۆلیس و ئاسایش چ لە دەرەوەی دەسەڵاتی خۆیان یاخود بە شێوازێکی ئەنقەس جێبەجێ ناکەن ئەمە لێرەیە کێشەکە لێرەیە دروست ئەبێ بەڕاستی کە پێویستە دام و دەستگای جێبەجێکردن لێرەیە لەم خاڵەیە بوەستێ و بە هاوکاری لەگەڵ دام و دەستگاکانی خۆیان شێوازێکی وا بدۆزێتەوە کە لە مەودووە بڕیارەکانی دادگا ئەولەویەتیان هەبێت لە جێبەجێکردن و وا بکەن کە هاوڵاتی متمانەی تەواوی بە دادگاکان هەبێ لە باتی ئەوەی پەنا بۆ هۆکاری تر بەرێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی پەنا بۆ دادگا بەرێ طبعاً ئەرکی دادگاش و داواکاری گشتیشە بە پلەی یەکەم لەسەر جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگا هەڵوێستیان هەبێ و ئەرکی دادگا خۆیەتی ئەو دادوەرەی کە بڕیارەکەی جێبەجێ ناکرێ ئەگەر هۆکارەکەی بە هۆکارێک بێ لە دەرەوەی دەسەڵات بێ ئەوە ئەکرێ لەسەری بوەستی بەڵام ئەوەی کە ئێمە زۆر جار ئەیبینین بە تایبەتی لە دادگاکانی لێکۆڵینەوەیە دەسەڵاتی جێبەجێکردن دام و دەستگای ئاسایش و دام و دەستگای پۆلیس زۆر جار بە شێوەیەکی ئەنقەست بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکەن و ئەمەش پاسا بۆ خۆیان ئەهێننەوە و تەواوی پاساوەکانیان بەڕای ئێمە لە دادگاکانە پاساوی نایاساین ئەوسا دادوەری تایبەتمەند ئەوەی کە بڕیارەکەی جێبەجێ ناکرێ چ خۆی ڕاستەوخۆ و یاخود داواکاری گشتی ئەتوانێ دۆسیەی جیا کێشەی جیاواز بکاتەوە سربەخۆ بکاتەوە بۆ ئەو کەسەی کە کەم تەرخەمە لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا بەڵام من لێرەیە بۆ بەڕێست و بۆ تەواوی بینەرانی ڕوونەکەمەوە هاوڵاتیەک پەنا بۆ دادگا بە دادگا فەرمانێکی دەستگیرکردن دەرەکە ئەیبا بۆ بنکەیەکی پۆلیس بنکەی پۆلیسەکە ئەفسەرێکی لێ ئەفسەرەکە لە بەڕێوەبەری بنکەکەوە فەرمانی پێکراوە جێبەجێ مەکە یاخود پێویستی بە هاوکاری لایەنی ترە بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانە ئەوان هاوکاری ناکەن یاخود جاری وا هەیە ئەوەی کە کێشەمانە هەندێک جار وەزارەتی ناوخۆ خۆی و بە فەرمانی نووسراو ڕێگرە لە جێبەجێکردنی فەرمانەکانی دادگا وەزارەتی ناوخۆ کە پێویستە لایەنی یەکەم بێ لە جێبەجێکردن ئەوان ڕێگری دروست ئەکەن لێرەیە تۆیی ئەڵێی دادگایی ئەڵێ کاکە من ئەم ڕاستە ئەم ئەفسەرە لەم بنکەی پۆلیسە فەرمانەکەی جێبەجێ نەکردووە بەڵام ئەویش دەسەڵاتی هەر ئەوەندەیە بەڵکو لەسەرەوە فەرمانی پێکراوە لەبەرەوە ئەمەی کە ئێمە لێرە ئەبێ تۆ کێشەیە بکەیتەوە بۆ مفەوەضی ئەوەی کە فەرمانەکەی بۆ کراوە جێبەجێ بکە ئەو نایکا ئەنجا کێشەیەک ئەو ئەڵێ وەڵام من نەبووم ئەیهێنی ئەڵێ ئەفسەرەکەم بووە ئەفسەرەکەش ئەبێ دۆسیەیەکی بۆ بکەیتەوە دوای ئەوە بێ بۆ بەڕێوەبەری بنکەی پۆلیسەکە بیکەیتەوە ئەنجا بۆ بەڕێوەبەری پۆلیسی پارێزگا بیکەیتەوە ئەنجا بۆ وەزیری ناوخۆ بەڕاستی ئەم ئەڵقەیە کۆتایی نایە لەبەر ئەوە ئێمە ئەبێت لە باتی ئەوەی دام و دەستگاکانی دادوەری ئەوەندە سەرقاڵ بکرێن
بکردنەوەی دۆسیەی سربەخۆ بۆ ئەوانەی کەوا فەرمانی دادگا جێبەجێ ناکەن ئەبێ دام و دەستگای ئەم وڵاتە و ئەنجومەنی وەزیران و سەر و هەمووشیانەوە سڵتەی دەسەڵاتی سیاسی لەم وڵاتە کار بۆ ئەوە بکە هەیبەت و شکۆی دەسەڵاتی دادوەری بپارێزێ و کار بۆ ئەوە بکە لەمە و دوای یاسا سەروەر بێ ئیتر یاساشکێنی بەسە بەڕاستی جێبەجێ نەکردنی بڕیاری دادگا ڕاستە ئێمە وەکو دادگا تەسیری لەسەرمان هەیە و تەسیری لەسەر متمانەی هاوڵاتی هەیە بەڵام لە دەرەنجامدا دەسەڵاتی سیاسی ئەم وڵاتە زەرەر ئەکا و لە ئاسی نێودەوڵەتی و لە ئاسی ناوخۆش متمانە بەو دەسەڵاتە لاوازە بێ و لە دەرەنجامی دواییدا ئەوان زەرەرمەندی سەرەکیە بن. بەڕاستی منەمێ کۆی هەموو ئەمە بەسمەوە بەوە کە مەبەست لە فەلسفەی حکومڕانی بەشەریەت لە جیهانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی فکری بوونی دەوڵەتە لەگەڵ مەسلەی دەوڵەتی دیموکراسیە تا چەند لە کوردستانە لە کوردستان وەکو هەرێم لە عێراق وەکو دەوڵەت ئەمە بەرجەستە کراوە وەجیاکردنەوەی دەسەڵاتەکان و چۆنیەتی دابەشکردنی پلەی وەزیفی دەسەڵاتەکان چۆن بەرجەستە کراوە لە بەرامبەر ئەو حیزبە سیاسانی چ لە ئاسی هەرێمی کوردستان چ لە ئاسی عێراقا بۆ چوونیان لە ئاسی دەسەڵاتی دادوەریات چۆن بووە خۆی هەم لە دەستورە بە پێی مادی 47 کاڵێ دەسەڵاتەکانی فیدراڵ ئەوەیە کە لەسەر بنەمای جیاکردنەوەی نێوان دەسەڵاتەکان بێ بە پێی مادەی 88 دەستوری عێراقیش ئەوەیە کە هیچ شتێک بەسەر قەزاوە نییە تەنیا قانون نەبێ و کەس تەداخل ناکات لە قەزایە تەنیا یاساکان نەبێ و پیادەکردنی یاساکان نەبێ. لە ڕاستیە ئەوەی کە هەیە ئێستا لە کوردستانە ناتوانین بڵێ دەسەڵاتیشی مەرفەقی عامی قەزاوتمان بە نەقاوت هەیە 100% دەتوانێت تحقیقی عەدالەت کە هۆکارەکەی ئەوە نییە کە ئێمە دادوەر یاخود قازی و قەزاوەتی هوشیار و زانا و لێهاتوومان نییە. عیبەکە لەوایە تەداخلاتی سیاسی هەیە چونکە تۆ خۆت بتەوێ ڕۆحی حکومڕانی لە هەموو دەوڵەتێکە ڕۆحی حکومڕانی سیاسی لە دەسەڵاتی تەشریعیە تۆ دەسەڵاتی تەشریعیت لە هەرێمی کوردستانە پەشی کەوتووە دەسەڵاتی جێبەجێکردن ئەگەر وای دانین دەسەڵاتی ڕۆحەکە دەسەڵاتی تەشریعی بێ دڵە دەستەکە دەسەڵاتی تەنفیزی بێ جێبەجێکردنە ئەو پێیانەی کە ئەم دوو دەسەڵاتی لەسەرەوە سێ دەسەڵاتی قەزاوەتە بە هەمان شێوە حیزب تەداخلی کردووە لە مەشا بۆی ئەبینی جۆرێک لە سستی لە ئەدای کارکردنی یعنی حەسمکردنی قەزاکان و تحقیقی عەدالەت وەگەوەی کە قازی وەک مەرفەقێکی عام وەگەوەی کە ئەمە بوونی دەسەڵاتێکە کە پێشتر هەیەی نەک پێی درابێ ئەم دەسەڵاتە چونکە ئەم دەسەڵاتە خۆی کە ئیقامە کراوە کەسێک بووە بە قازی بە کۆمەڵێ ڕێوشێنە ڕۆشتووە تا ئەو پلەی وەرگرت و پلەکانی دەرزەکانی بڕیوە. نەخێر بەداخەوە ینی تا حدێکی زۆر نەخێر ئەلبەتە ئەمەش کۆمەڵێک سەبەبی هەیە لە سەبەکانەوەیە کە زۆرێک لە دادوەرەك ینی یەکێک لە سەبەک ڕئیسەکان ڕەنگە ئەوە بێ کە ڕەبتی بۆ هەیە کە ینی ئیجراعاتی محکەمە و تحقیق و لێکۆڵینەوە لە محکەمەکانی ئێمەیە زۆر ڕاتی نییە ینی بە جۆرێک ئەگەر ینی کابرایە کە مدعی بێ ینی وە نییە تاوانێکی بەرامبەر کرابێ يعني زۆر جار لەبەرەوەی کە ئەوەندا لە محکەمەیە هیلاکەکەن و ئەیهێن و ئەیبەن و دوایەوەش نەتیجەیەکی ئەو تۆشی نییە هەر ئەساسەن پەنا ناباتە بەر محکەمە یان کابر لە کابرا خۆشە بێ کە حەقی عامیشی تایە یان بۆ نمونە پەناباتە بەر عەشیرەت و خێڵ و مەکتەبە کۆمەڵایەتی حیزبەکان لەوە کێشەکان حەلەکە ئەمە ینی چەندێک ڕەبتی بەوەیە کە وەک لە سەرتا باسمان کرد کە حاکمەکانی ئێمە و دەستگای دادگای ئێمە ئازادین هەنێکی ڕەبتی بەوە هەیە کە ڕۆتینێکی زۆر بێتام لە دادگاکانی ئێمەیە هەیە کە 2 ساڵ کابرای هەن وەیبەن بەبێ ئەوەی کە نەتیجەیەکی ئەو تۆشی هەبێت بۆیە لە ڕاستیەکە ئەبێ ئەم ڕۆتینەتە کەم کرێتەوە بەچی کەمەکرێتەوە ئەساسەن ئیشی ڕاستەقینەی حاکەم چییە؟ ئیشی ڕاستەقینەی قانون چییە؟ تحقیقی عەدالەیە لێرەوە لە ڕاستیە تحقیقی عەدالە چەندێک لە ناو دەقی قانون و دەقی دەستور و دەقی ڕێنمایەکانایە زیاتر لەوە لە وجدان و زەمیری حاکمەکانایە لێرەوە لە ڕاستیە زۆر گرنگە کە لە تحقیقی عەدالەیە حاکمەکانی ئێمە وجدانی خۆیان مرتاحکەن من لێرەوە لە کەناڵەکە ئێوە پرسیارکی ڕاستەخۆ لە هەموو حاکمەکانی کوردستانەکەم چەندێک لە ئێوە لە کاتی تحقیقا لە کاتی لێکۆڵینەوەیە لە کاتی حکومدانە وجدانی خۆتانتان مرتاح کردو ئاسوودە کردووە کە پێم وایە زۆر کەمنەوانە بەداخەوە ئەمە یەکێک لە سەبەکان بوونی ڕۆتینە یەکێک لە سەبەکانی وەکو لە پێشتری ژاباسم کردو لە ڕاستیە بەداخەوە
بەتایبەتی لە هەنێک شوێن و بەتایبەتی چەند ساڵی ڕابردووە هەنێک لە حاکمەکان بە تەسکی حیزبی ئەمانە هاتوون واتە ئەساسەن ئەم حاکمانە پێشوەختە قەرزاری حیزبی دەسەڵاتدارن بەداخەوە لە ئەسنای کاروباری قانونی و دادوەری خۆیانە قەرزی حیزب بدەنەوە قەرزی حیزب بدەنەوە بەچی بە دوو جۆر یەشێک لە هەنێک کەیسە کۆڵنەوە کە ئەساسەن شایستەی لێکۆڵینەوە نییە یان بۆ نمونە پلە 10 و پلە 20 و پلە 30 و لە هەمان کاتە لە بەرامبەر هەنێک کەیسە بێدەنگن زۆر جار بێدەنگبوون بەرامبەر بە کەیسێک گەورەترین تاوانە کە حاکمێکێکە واتە ئینسان چۆنێک بەوە تاوانبارە کە ئەیکا دوو ئەوەندەش بۆ تاوانبارە کە نایکە واجبی خۆی ئەداناکە ئەمە مەسلەیەکی زۆر زۆر گرنگە کە بداخەوە حاکمەکانی ئێمە بە نەزەری اعتیبار وەری ناگرن سبەبی تریش زۆرە لە ڕاستیە یعنی کە وای کردووە لە وڵاتی ئێمەیە دادگا و دادوەر و محکەمە ئیشی ڕاستەقینی خۆیان نەکەن یعنی ڕەنگە ڕەتی بۆ هەبێت کە لە وڵاتی ئێمەیە تا ئێستا دەسەڵاتەکان وەکو پێویست لێکجیا نەکراونەتەوە دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی تەشریعی ئیفلیج و پخستووە دەسەڵاتی دادوەری قوت داوە تا ئێستاش بۆ نمونە محکەمەکان بە جۆرێ لە جۆرەکان سەر بە وەزارەتێکن لە وەزارەتەکانی دەسەڵاتی تەنفیزیکە وەزارەتی عەدلەکە ئەمە کە هەرەساتە سبەبی تریش ڕەنگە هەبێت کە ڕەنگە ڕەتی بۆ هەبێت کە من بۆ خۆم پێم وایە یەکێ لە سبەبەکانەوەیە کە ینی محکەمە و حاکمەکانی ئێمە با بڵین پۆلیسی تایبەتیان بە خۆیان نییە کە بتوانن بۆ منە تاوانبارێک لە تاوانبارەکان دەستگیر بکەن زۆر کابرا حاکمە ئازایە حکومە درێ باشە حکومە درێ حکمی ئیلقای قەبزی کەسێک دەرەکە بەڵام ئەیا بە ئاسایش یا بە پۆلیس لە بەرهانەی اعتیباراتی حیزبی و ئەوە مەسلحی سیاسی دەستگیری ناکەن بەڵام ئەگەر حاکم ئەم هێزەی لەبەردەستا بێ ئەو کاتە موبەڕیری ئەوەی نییە کە بڵێ من حکومەکەم دەرکردووە بەڵام ئەوە سوڵتەی تەنفیزی و پۆلیسەکە حکومەکەی من تەنفیز ناکات و بیرمان دێ یعنی چەند ساڵی ڕابردووە بە حاکمێکی بەڕێز لە گەرمیان ینی هەندێک هەنگاوی ئازایانەی نەک تەقدیر نەکرا بەڵکو شاربەدەر و وڵات بەدەریش کرا و ئەوەی جێگای خەفەتە ینی بەر لە هەر دەسەڵاتی تەنفیزی هاوڕێکانی خۆی لە دادگا حاکمەکان ینی سزایاندا و نقلیان کرد لەم سەری کوردستانەوە بەوە سەری کوردستان لەبەرەوە من پێم وایە ئەگەر ئێمە بمانە بینە خاوەنی دەسەڵاتێک کە تۆزێک حرمەتی هەبێ حرمەت بۆ ئینسان بگێڕێتەوە لە ڕاستیە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە دادگایەکی ئازا و ئازادمانە بێ کە بەداخەوە پێم وایە دادگاکان و دادوەرەکان ئەگەر زۆر لە وەزیرەکان و ئەوانە مەسئولتر نەبن بەرامبەر بە موعزە خراپی هەرێمی کوردستان ئەوە کەمتر مەسئول نیم من پێم وایە ئەو پەیوەندی کە پێویستە هەبێت لە هەرێمی کوردستان نێوان دادگا و هاوڵاتیانە پەیوەندیەکی تا ڕادەیەک لاوازەوە توانی بڵین هاوڵاتیان متمانەیەکی ڕەهایان بە دادگاکان نیە و دادگاکانی هەرێمی کوردستان تا ئەم ساتە نەبوونەتە شوێنێک بۆ پارێزگاریکردن لە ستەم لێکراوان و شوێنێک بۆ سزادانی گەندەڵکاران و کۆمەڵی هۆکار هەیە کەوای کردووە لە هەرێمی کوردستانە دادگا ئەو دەورە گرنگ و ڕۆڵە ئاکتیڤی نەبێت دێکێ لە هۆکارەکان پێیوەستە بە ئەنجومەنی دادوەریەوە چکە ئێمە لە یادمان نەچێت ئەنجومەنی دادوەریە کە شکۆی دادگا پارێزێت و شکۆی هەیکەلێتەکەی خۆی پارێزێت بەڵام ئەبینین لە هەرێمی کوردستانە ئەنجومەنی دادوەری بەپێی یاساکە سەرقاڵ کراوە بە کۆمەڵی کاروباری ڕۆتینەوە سەری ناپەرژێت ئەوەی کە شکۆی دادگا و سەروەری دەسەڵاتی دادوەری و سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە بچەسپێنێت خاڵێکی تر لە هۆکارەکان کەوای کردووە پەیوەندی نێوان دادگا و هاوڵاتیان پەیوەندیکی لاواز بێ پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵی یاسامان هەیە کە پارێزبەندی یاوە بە کۆمەڵی چین و توێژی زۆر حەسانەی یاوە پێیان کە ئەمە واکات محکەمە کۆتوبەندی یعنی دەستی بۆ سێنرێت دەسەوەسانەوە سێت لە بەرامبەر ئیجرائاتکردن و لێکۆڵنەوە لە بەرامبەر و کەسانە بنمونە ئێمە پەرلەمانتارمانەی حەسانە هەیە وەزیرمانەیە حەسانە هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران حەسانە هەیە پارێزەر حەسانە هەیە دادوەر حەسانە هەیە هێزەکانی ئاسایشی ناوخۆ حەسانە هەیە هەموو ئەمانەوە ئاکات بە نمونە تۆ ئەفسەرێک تاوانێکە بەرامبەرەکەیان کەسێک لەو چین و توێژانە تاوانێکە بەرامبەرەکەن تۆ پەنابەی بۆ دادگای لێکۆڵینەوە محکەمەی لێکۆڵینەوە تاکو و ئیزنی مەرجع وەرنەگرێ بە هیچ جۆرە ناتوانێت لێکۆڵین لەگەڵ ئەو کەسا بکە ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین لەمپەرە لە بەردەم دادگاکانە کە ئەبوو ئەنجومەنی دادوەری بەخەم ئەم بابەتەوە بێت یەکێکی تر لە خاڵەکان پەیوەندی بەو کەسانەوە هەیە کە لە ناو دادگاکانە کارەکەن ئەوە کە بڵین ئەو کەسانی کە کارەکەن
عنصری ئەساسیان بریتێ لە دادوەران کە حاکمەکانی نێو دادگاکانی هەرێمی کوردستان من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ بەشێکی زۆریان بەڵام ئەوە ڕاستێکی تاڵ و حاشا هەڵنەگرە کە زۆربەی زۆری ئەو حاکمانی کە لە هەرێمی کوردستانە بوونەتە دادوەر بە فرتەری پەیمانگەی دادوەریان نەبوونەتە دادوەر بەڵکو لە ڕابردووە ئیمتیحانێکی سادە و تاقیکردنەوەیکی لاوەشی کراوە بەڵام پیشان بەشانی ئەمە فاکتەری بەهێز یان پێوەری بەهێز بۆ بوون بە دادوەریان بریتی بۆ لە پشگیریکردن و دەعم و وەلا و بەڕای حیزب دەسەڵاتدارەکان کە بەڕاستی بەداخەوە حیزبی دەسەڵاتداریش لە ڕابردووە دەرەخی نەکردووە لەم پرسە هەوڵی یاوە هەرچی کەسی حیزبی هەیە بیخزێنێتە نێو دەسەڵاتی دادوەریە بۆ ئەوی لە داهاتووە بتوانێت لە مەواقیفی خۆیان سوودیان لێبینێت کە ئەمە من پێم وایە ئەگەر تعریفێکی یان وەسفێکی جوانێکی ئەمانە بوونەتە مۆرانەیەک بۆ خواردنی سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە کە دەیان پێشلکاری یاسایان کردووە دەیان چاوپۆشتیان کردووە لە بەرامبەر دەسەڵاتداران و حیزبی دەسەڵاتدارانە کە بەڵگەی زیندوو هەیە لە بەردەستا هەیە کە ئەمەش خۆی بۆ خۆی خاڵیشترە یەکێکی تر لە خاڵەکان مۆزوعی نەبوونی هەماهەنگیە لە نێوان دادگاکان و دەستگا ئەمنیەکانە کە ئەمە ئەبینین دەستگا ئەمنیەکان بەسمان پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئاسایشە کە ئەمانە جێبەجێکاری بڕگاری دادگان ئەبینین دەیان کەیس ئەمری بیلقەبز بۆ تۆمەتباران دەرچووە بڕگاری دادگا هەیە بۆ ئیجراعاتکردن لەگەڵ کۆمەڵە کەسا بەڵام ئەبینین دەستگاکانی تایبەتمەندی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەماهەنگی و هاوکاریان نییە بۆ دەستگاکان کە ئەمەش واکات جۆرێک لە تێڕوانینی سلبی لە هاوڵاتیان دروست بێت شان بەشانی هەموو ئەمانەش یەکێکی تر لە گرفتە هەر ڕئیسیەکان کە لەناو خەڵکە بۆتە نەریتێک کە هەمیشە باس ئەکرێت مەوزوعی بریتێ لە مەوزوعی سستی کاروبارەکانی دادگا و ئەو ڕێکارانی کە لە دادگا هەیە ئەوەندە خاو ئەوەندە سستە هاوڵاتیانی بێزار کردووە کە وای کردووە کە بۆ نمونە تۆ کاتێ پەنابەی بەردەرگا بۆ یەکلاکردنەوەی کەیسەکەی خۆت تەحسیل حاصل یعنی نەتیجەیەکی مسۆگەرە کە بەلایانی کەمەوە ساڵێک بۆ 8 مانگ بۆ 2 ساڵی ئەوێ بۆ یەکلاکردنەوەی کەیسەی تۆ ئەمەش واکات خەڵک پەنا نەباتە بەردادگا بۆ چکە زۆر زانێ ئیجراعات و ڕۆتینانی کە لە دادگا هەیە وەکو باقی موسسەکانی تر دیسانەوە تووشی لەم پەر بێت کە ئەمە لەگەڵ ئەمەش ئێمە ئێستا گەر سەرنج بێت لە پارێزگای سلێمانی ئێمە سیستەمی ئەلیکترۆنی دادگامانەیە کە خۆی بۆ خۆی ئەمە هەنگاوێکی زۆر ئیجابی و باشە بۆ دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەمە من پێم وایە هەنگاوێکی پەلە بوو یعنی ئەمەش وای کردووە خاویەکی تر بە کاروباری دادگاکانی بە تایبەتی پارێزگاری سلێمانیەوە دروست بێت چونکە فەرمانبەرمان نییە شیاندنی بۆ کرابێ مؤهل کرابێ بۆ ئەم سیستەمە وای کردووە سیستی بە پرۆسەکەەوە هەبێت لەپاڵ ئەمانەیە کە دوو هۆکاری تری ڕئیسی هەن کەوای کردووە خەڵک متمانی بە دادگا نەمێنێ دادگا ئەو شکۆی نەمێنێ لای خەڵکی یەکێکیان پەیوەندی بە مەوزوعی ئیشرافی قەزاییەوە هەیە ئێمە تا ئەم ساتە چاودێریەکی کاروباری دادوەرانمان نییە کە بتوانێت بۆ نمونە دەیان دادوەرمانەیە کاروباری کارێکی هەڵە ئەکا لە کەیسانی کە لە بەردەمیانایەتی یاخود مەحسوبێتی بۆ تەرەفێکی لەسەر ئاساسی تەرەفێکی دی هەستەکەی ئەم دادوەرە شیاو نییە بۆ دادوەریکردن یان بۆ دادگایکردن ئێمە پێویستەکات جیهەیەکی ئیشرافێکی قەزایی کارا و تۆکمەمان هەبێ بۆ ئەم بابەتە شان بەشانی مەوزوعی داواکاری گشتی کە بەشێکە لە منزومەی دەسەڵاتی دادوەری دادگا لە بنەڕەتدا شوێنی یەکلاکردنەوەی کێشەیە ینی ئەگەر هاوڵاتیە کێشەی نەبێ ئاساییە پەنا بۆ دادگا نەبا من بۆ خۆم هەتا ئەو کاتەی لە پۆلیسەی کۆلیژی یاسا بووم پێم نەکەوتۆتە ناو دادگاوە ئەو کاتەی کە دەورەی هاوینەمان هەبوو خولی هاوینەمان هەبوو یەکەم جا چوومەتە ناو دادگاو لەبەرەوە کێشەم نەبووە زۆر ئاساییە هەر هاوڵاتیەک ئەگەر کێشەی نەبێ پەنا بۆ دادگا نەما و یاخود هەر مامەڵەیەکی نەبێ ئێمە تەنیا لە دادگاکانە تەنها مامەڵەم هینمان دۆسیەی داوامان نییە چەندین مامەڵە و بەڵگەنامەش هەیە کەوا بە پێی یاسا لە تایبەتمەندی دادگاکانە بۆ نمونە گرێبەستی هاوسەری بەڵگەنامەی قەسامی شەرعی قەسامی قانونی بەڵگەی لەدایک بوون بەڵگەی مردن ئەمانە چەندین بەڵگەی تر هەیە کە دادگاکان دەریەکەن بە پێی تایبەتمەندیان لەبەر ئەوە ئاساییە هاوڵاتیە ئەگەر تا کێشەی نەبێ تا زۆری بۆ نەیە بە شێوازەکەی تر کە بیڵین پەنا بۆ دادگا نەبا بەڵام لێرەیە گرنگ ئەوەیە هاوڵاتیەک ئێمە هۆشیاریەکی وا لای هاوڵاتی دروست بکەین کە کێشەی هەبوو لە دەرەوەی دادگا هەوڵی چارەسەرکردنی نەدا یعنی ئەگەر هاوڵاتیە کێشەی لەگەڵ کەسێکی ترا هەیە تەجاوزی کردوتە سەر مافی چ لە بواری مەدەنیە چ لە بواری سزاییە پەنا بۆ دادگاکان بەرێ ئەمە بەعەکسەوە لە هەر کۆمەڵگایەکە ئەگەر هاوڵاتیانی زۆرترین ڕێژەی چارەسەرکردنی کێشەکانیان لە دادگایە بوو نەک پەنا بۆ
مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکان ویان بۆ حیزبەکان و یاخود بۆ کەس عەشایرەکان بۆ هۆزەکانیان بەرن ئەمە نیشانەی پێشکەوتنی ئەو دادگایە و ئێمە هیوادارین لە داهاتووە کەس پەنا بۆ دەرەوەی دادگا نەبا بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە پاڵ ئەمەشا بۆ ئەوەی هاوڵاتی متمانەی بەوە هەبێ کە دادگا پشت و پەنای ئەخیرەتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەبێ ئێمە متمانەی تەوا بۆ دادگاکان بگێڕینەوە و وا بکەین بڕیارەکانی دادگا جێبەجێ بکرێن و دادگاکان سربەخۆیان پارێزراو بێت بەڕاستی لەم کێشمە سیاسی کە ئێستا لەم وڵاتی ئێمە و لەم هەرێمەی ئێمە یا هەیە زۆر گرنگە دادگاکان ڕانەکێشرێنە ناو سەراعە سیاسیەکانەوە وایان لێ نەکرێکەوە مەشغوڵ بکرێن و بەو دۆسیانەی کەوا دۆسیەی لە بنەڕەت تا دۆسیەی سیاسین نە دۆسیەی سزایی نە دۆسیەی مەدەنین لە بنەڕەتدا سەراعی بینی حیزبەکان بکرێتە دۆسیەی یاسایی و بخرێتە بەردەم دادوەرەکان کە بەڕای من ئەمە چارەسەرکردنیان یاخود یەکلاکەرەوەیان ئاستەمە لە ڕێی دادگاکانەوە بێ ئەبێ ئێمە وا بکەین دادگاکان بەکاری پیشەی خۆیان هەستن و سربەخۆ بن و پێداویستیەکانی دادگاکانیش دابین بکرێت دادگەوەر کاتێک ئەتوانێ دۆسیەکان یەکلا بکاتەوە ئەبێ ئەو بیئەیەی کەوا کاری تیاکە بیئەیەکی گونجاو بێ بۆ دادوەریکردن ظروف ملائم بێ ظروف گونجاو بێ بۆ ئەوەی بتوانێ ئەو دۆسیانەی کە لەبەر دەستایەتی بە شێوازێکی یاسایی بیان بینێ و بە پێی یاساکان یەکلایان کاتەوە و دواتر وتەیەکی ئیمامی عومەر هەیە ڕەزای خوای لێبێ ئەڵێ هەر بڕیارێک ئەگەر جێبەجێکردنی نەبێ سوودی نییە لا خەیرە فی حکم لا نەفادە لەهو ناکرێ بڕیارێک لەلایەن دادگاوە دەربچێ جێبەجێ نەکرێ ومێ دەکەین کاری دام و دەستگاکانی ئەم وڵاتە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن کاریان ئەوە بێکەوە دادگاکان سربەخۆییان پارێزراو بێ و بڕیارەکانیان جێبەجێ بکرێن و دام و دەستگای دادوەری لە هەر وڵاتێکی دنیاە ناکرێت جیا بکرێتەوە لە تەواوی کۆمەلگا کاتێک کۆمەلگایەک تەواوی دام و دەستگاکانی لە قەیران نابن پەرلەمانی وەستیانرا بێ ئیش نەکا کاران نەبێ ئەنجومەنی وەزیرانی بە چەند مانگجارێک کۆبێتەوە و دام و دەستگاکانی جێبەجێکردن زۆربەی زۆری بە وەکالەت بەڕێوە ببرێ ئاستەمە بتوانین ئێمە دام و دەستگایەکی دادوەری تۆکمە بەتوانە سربەخۆ دەسەڵاتدارمان نەبێ ومێد ئەەکەین کەوا لایەنە سیاسیەکان بە چارەسەری کێشەکانیان لە ئەکتیڤکردنەوەی کاراکردنەوەی دەسەڵاتی یاسادانان و گێڕانەوەی دام و دەستگاکانی جێبەجێکردن بۆ سەر ئاستی یاسایی خۆیان وا بکەنکەوە دەسەڵاتی دادوەریش لە داهاتووە دەسەڵاتێکی تۆکمە بێ و پشتیوان بێ بۆ کۆمەلگایەکی یەکسان و دادپەروەر و دیموکراس لە هەرێمە هۆکارەکەی ئەوەیە وەکو لە پرسیاری پێشووتریشە هۆشیاری سیاسی زۆر گرنگە لە هەر وڵاتێکە و حکومڕانی سیاسی و دەوڵەتداری و لە دام و دەستگاکانی دەوڵەتە پەیوەستە بە ئاسی هۆشیاری و بە ئاستی لێپرسینەوە بە دام و دەستگاییکردنی ئەو دەسەڵاتی سیاسیە لە هەرێمێکا بێت لە دەوڵەتێکا بێت لە دەوڵەتێکی فیدراالی بێ کۆنفیدراالیا بێت پەیوەستە بە چۆنیەتی ئاستی هۆشیاری و بە دوواداچوون و بەدام و دەستگاکردنی ئەو دەسەڵاتانی کە لە ئاستێکی چه ئۆفقی بێ چه عمودی بێ کارەکانی ئەبات بەڕێوە هاوڵاتی ئێمە ناتوانین بڵێن لە ساسە هۆشیاری خۆی پیا کردووە بۆ سەرنەوەی حەقەکەی ڕوو لە دادگاکان بکات چونکە بۆ خۆی بمانەوە نەمانەوە مجتەمع ئەو کاتەی کە حکومەت ئەبێ بە حکومەتێکی مەدەنی واتە مجتەمعی سیاسی هەموو پێوەدانگەکان ئەڕوا بۆ ئەوەی کە حکومڕانیەکی مەدەنی لەسەر بنەمای هاوڵاتی بوون دروست بێ ئەو کاتە بە یاساکان مافی هاوڵاتی چەسپیوە و لە وەقایعیشە کە ئەم یاسایانە بڵاوەکرێتەوە ئێمە بنەمایەکمان هەیە کە ئەڵێ القانون لا يحمي المغفلين واتە ئەو یاسایانی کە بڵاوەکرێتەوانێ دەلالت نییە تەبریر نییە بۆ ئەوەی کە منی هاوڵاتی نەمزانیوە ئەو یاسایە هەیە بۆ ئەوەی بچم دیفاع لەو مافەی خۆم کەم و مافەکەم لە ڕێی دادگاکانەوە بسەنەوە بۆیە ئەبینی
چ لە ئاسی حیزبەکانە و لە چه ئاسی عشایری و خەڵکی خۆمانە لە ئاسی حیزبەکانە مەکتەبی کۆمەڵایەتیەکان هەیە کە بەدیلێکی ناڕاستەوخۆن بۆ جێگرتنەوەی دادگاکانە کە ئەمە کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر ئەوەی هاوڵاتی هۆشیاری خۆی بچەسپێنێ لە ڕێگەی دام و دەستگاکانی دەوڵەتەوە و لە ناویشیانە لە ڕێگەی دەسەڵاتی قەزایی لە ڕێگەی دەسەڵاتی قەزاوەتەوە بتوانێت تحقیقی حەقەقەی بکرێت و ئیعادەی مافەکەی بۆ بکرێتەوە لەلایەن دەسەڵاتی قەزاییەوە بەو شێوەیە کە تحقیقی حەق بێت تحقیقی عەدالەت دەبێت و لە ئامانجی و غایەی نهایەتی دەسەڵاتی قەزاوەتی و دادگاکانیشە گەڕانەوەی حەقە بۆ خاوەن حەق و ڕەدعی ئەو تەجاوزاتانەیە کە ئەگرێتە سەر ئینسانەکان بۆیە هۆشیاری وەکو پلەی یەک بۆ هاوڵاتی گرنگە بۆ خێزانی دەسەڵاتی دادوەریش لە پارێزەر و لە ئیدعای عام و لە قازیە هەم گرنگە خۆی ئێمە خۆشمان پندێکی باومانەیە ئەڵێ کە ڕوود کردە دادگاکان ئەبێ ڕیخۆڵە بە چێژبی واتە ئەبێ نەفەسێکی درێژە دەبێ بۆ یەکلاکردنەوەی ئەو کەیسانی کە ئەچێتە بەردەم دادگاکان ڕاستە ئەو ئیجراتانی کە هەیە لە دادگاکانە من ناڵم ڕۆتینیتیانە و مەکتەبێتی تیانە ڕۆتینی تایە کە پەیوەستە بە بارودۆخی واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانەوە اینجا تەداخلاتەکە هەیە چ لە ڕووی حیزبەوە چ لە ڕووی واقعەکەەوە چ لە ڕووی ئەو قەیران و کێشە و گرفتانەوە بەڵام ئیجراعاتی محکەمە من تا ئێستا زیاتر لە 10 ساڵە دادگاکانی هەرێمی کوردستانە کارەکەم ئەو ڕۆتینە وەکو کێشەیەک نابینم کە محکەمە ئێوێ وا بکە بە ئەنقەس ئێوێ وا بکە نه زۆر جار تۆ داوایەکی مەدەنی دەیە ئەم داوایە پێویستی بە بەڵگەکانە من وەکو پارێزەرێک لە جەلسەی یەکەمە کە ڕۆژی یەکەم دادبینێتی نەهاتوم هەموو ئەو بەڵگە مەلموسانە تەقدیم بە دادگا بکەم بۆ ئەوەی کات هەم لە خۆم نەکوژم کاتیش کورتکەمەوە بۆم وەکیلەکەم کاتیش لە بەردەم دادگایە استیغلال بکەم هەم تحقیقی قرارەکە بکەم بۆ خۆم و بۆم وەکیلەکەم و داواکەم جایتر نەتیجەکەی بە بردنەوە بێ یا بە خەسارەت بێ تحقیق بکرێ نەهاتوم ئەم بەڵگانە طبعا بۆ نمونە تۆ ئەگەر داوای مڵکایەتی دەبێ ئەبێت سوڵەت قەید دەبێت سیرەکەی سوڵەت قەیدت نەبردووە ئەمە تەئجیل لەبێ بۆ جەلسەی داهاتوو دوایی لایحە تەقدیمەکەی دوای طرفی بەرامبەر کە مدعا عەلەیە بە هەمان شێوە پێویستی بە شایە دەبێت پێویستی بە خیبرا بێ هەموو ئەم ئیجراعاتانە قۆناغبەندی خۆی هەیە لە چۆنێتی بینینی داوایە بەڵام هاوڵاتیە کە داوایەشی هەیە و ئەزانێت لە شەو ڕۆژێکە محامیەکە اختصاری ئەو داوایی بۆ ئەکا ئەبێ هاوڵاتی ئێمە ئەو ڕۆشنبیری لەلا بێ دادگا احقاقی ئەو عەدالەتەکە لە ڕێی محامیەکە بەزلی جوو دەکات ئەو قەراری بۆ وەرەگرێ حەقەکەی بۆ ئەکا بە قەرار ئەبێ بە بەڵگەیەک مەلموسە باوەڕ پێکراوە بۆیە من وای نابینم ڕۆتین هەیە من ناڵێم نییە بە دواداچوون هەیە دواخستن هەیە بەڵام ئەمە ناتوانین بڵین بە ئەنقەستە جۆرێک لە مەکتەبیەت هەیە لە هەموو شوێنەکان لە دام و دەستگاکانە و دەسەڵاتی دادوەریش بێبەژنێلەوە آخر خۆ نا ڕەنگە مەسەلەکە ڕەبتی بەوە بێت کە ئەساسەن پێشوەختە ینی تۆ پلانی کەم 5 ساڵ ئەزمونت لەگەڵ دادوەر و دادگاکانی هەرێمی کوردستانە یاستەکەی ئەمانە ینی ئەو دەسەڵاتیان نییە یان ئەو ئامادەییان نییە یان ئەو بیۆریان نییە کە قەزیەکان لەسەر لە بەرژەوەندی خەڵک لە بەرژەوەندی تحقیقی عەدالەت لە بەرژەوەندی جێبەجێکردنی نەسیانە و حرفیانەی یاسا یەکلایی بکەنەوە بۆی خەڵک پەنانەوە ینی لە پێشوەختە ینی خەڵک هاوڵاتی چەندێک متمانی بە حکوومەت نییە ئەوەن بە حیزبەکان نییە ئەوەندەش متمانی بە دادوەرەکان نییە وە کاتێککە تۆ بتمارێت بە گروپێک نەبوو دەسەڵاتێک نەبوو لە ڕاستیا زۆر پەنای بۆ نابێ ئەمە یەکێ لە سەبەبەکان سەبەبی تری شەیە لە ڕاستیا بیرمان نەچێت خۆی لە هەموو دنیاە بە دوو باڵین لە دوو دۆخە تۆ پەنا بەیتە بەر دادگا لە دۆخێکیان ناوی کەزانە و باسکردی کێشەیەکەیە تۆ پەنابیتە وەکو مدعی پەنابیتە بەر دادگا و لە ڕێگای دادگا و کێشەکەتێک لایەکەیتەوە کامە مەسەلەیەکی زۆر باشە بەڵام هەنێک لە وڵاتانەیە کە دەستوریان هەیە و محکەمەی دەستوری هەیە یعنی زۆر جار بۆ نمونە خەڵک پەنا بنە بەر دادگای دەستوری پێشوەختە و بەعنی دەفعەکەن بەوەی کە ئەم یاسایی کە دەرکراوە پێچەوانەی دەستورە
ئەم ڕێنمایی و نیزامی کە دەرکراوە پێچەوانەی یاسایە لە ڕاستیە لەبەرەوەی کە ئێمە ینی لە هەرێمی کوردستانە دەستورمان نییە و لە هەمان کاتیشا ئەو هۆشیاریەمان نییە کە ئۆکەی دەستوریشمان نییە ئەوە ڕاستە کێشەیە بەڵام کێشەیەکی زۆر زەق نییە ینی دەستورمان نییە بەڵام کۆمەڵی پرەنسیپی سەرەتایی دەسەڵاتدارێت حکوومەتداری هەیە کە پێویستە هەموو حکوومەتێک پێوەی پابند بێ بۆ نمونە ئازادی ڕادەربڕین بۆ نمونە دەسەڵاتکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە بۆ نمونە بوونی ئازادی ڕادەربڕین ئەمانە کاتێک کە هەستەکەی لە یاسایە لە یاساکانە پێشەرەکرێ زۆر گرنگە فعلاً خەڵک پەناباتە بەر دادگاکان بۆ تەعن بدا لەو یاسایی کە سنووری ئازادیەکان تەسکەکاتەوە کاتێککە بێحورمەتیەکە بەرامبەر پێکاتەیە لە پێکاتەکان ئاو ڕەنگە ینی ئەمە سەبەبی ئەوە بێ کە خەڵک زۆر پەناناباتە بەر دادگا و دادوەرەکان بەداخەوە خۆی ئێمە لە هەرێمی کوردستان ئەم ساتێک ئێمە قسەی لەکەین ئێمە مەوزوعی سەروەری یاسا و پرسی سربەخۆبوونی دادگاکان و چەمچی هاوڵاتی بن ئەمانە خۆی بە خۆی لەژێر پرسیارە ئێمە بینین کە ئێستا لە هەرێمی کوردستانە گەورەترین مؤسسەی شەرعی لە هەرێمە پەخراوە کە پەرلەمانە و وەزیرەکانی لایەنێک نێراوەتە ماڵەوە ئەمانە وای کردووە کە کاریگەریەکی ذهنی ناڕاستەوخۆ لەسەر هاوڵاتیان دروست بێت کە تۆ پەناژبەیتە بەردادگا لەوانەیە نەتیجەی کەوتۆی نەبێت دوو من پێم وایە بەشێکی ئەوەی کە هاوڵاتیان تەنها لە کاتی مەوزوعی کێشەیە پەنابەنە بەدادگا کە ئەم قسەی 100% دروست نییە ئێستا هۆکارەکەیت بۆ ڕوونەکەمەوە کە هاوڵاتیانیش لە کاتی بوونی کێشەیە پەنا نەبەنە بەدادگا هۆکارەکەی بۆ جەناب وەڵامی پرسیارەکە بۆ گەڕێتەوە کە تا ئەم ساتە مەوزوعی لایەنی ڕاگەیاندنی دەسەڵاتی دادوەری و ئەو کار و چارەکێنەی کە دادگایەکە و ڕەبتی نێوان مؤسسەی ئیعلامی دامەزراوە ڕاگەیاندنەکان و دادگا پەیوەندیی زۆر خراپە پێویستەکە دادگاکان ئەم دەرگایە بەڕووی ئیعلامە بکەنەوە کە بێن لێدوانێ لێوەرگرن ئامارەکان بخەنە ڕوو هۆکاری کێشەکان بخەنە ڕوو بۆی پیشان بدرێت کە لە ناو دادگاکانە چی ئەو گزارێت ئەمە یەکێکە لە خاڵەکان پێم وایە خەمساردی دادگاشی تایە کە وای کردووە دەرگاکانی داخستۆ لێ لە ئیعلام و ڕاگەیاندنەکان کە هاوڵاتیان 100% ئاشنا نەبن بە کاروباری دادگاکان و ئەوە سەبارەت بەوەی کە من پێم وایە لە هەرێمی کوردستانە تا ئەم ساتش کە کێشە ڕۆیەت هاوڵاتیان لە هەموو کاتەکانە پەنا نابنە بەردادگا بەڵکو شوێنی تر هەیە پەنای بۆ بن کە بەداخەوە یەکێکی تر لەو کارە خراپ و قێزەونانەی کە حیزبی دەسەڵاتدار لە ڕابردووە کردوێتی دەرحەق بە دەسەڵاتی دادوەری و دادگاکان دروستکردنی مەکتەبی کۆمەڵایەتی و ناوچەی کۆمەڵایەتی حیزبەکان بۆ کە ئەمە بە نمونە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان زۆر بە ئاشکرا و نیان شاردوێتەوە مەکتەبی کۆمەڵاتی و ناوچەیان دروست کردووە بۆ حەلی نیزاعات کە ئەمە خۆی بۆ خۆی ینی بەڕاستی لە هیچ وڵاتێکان نموزەجینیە تۆ بیت لە شوێن ینی مؤسسە دروستکەی حیزبی شوێنی دادگا بکرێتەوە کە ئێمە دەبینین ڕۆژانە لە هەرێمی کوردستانە دەیان کەیسی زۆر قورس ینی کەیسی کوشتن کێشەی گەورە لەم شوێنانە حەلەکرێن دوایی یەنە دادگا یاخود لەوانەیە هەر نێنە دادگا بەڵکو پەنا بە ئەو شوێنانە بن بۆ چارەسەرکردنی گرفتەکان کە ئەمە خۆی بۆ خۆی کاریگەری هەیە لەسەر مەوزوعی سربەخۆی و شکۆی دادگا کە ئەمە ئاکات کە خەڵک لە نقسەی کۆتایی و ئاخر لای دادگا نەکا بەڵکوی باتە شوێنەکانی تر کە ئەمە پێویستەکە دادگا و دەسەڵاتی دادوەری قسەی جدی هەبێت لەسەر ئەم پرسە کە پێویستەکە پەنا نەبەنە بەرەو شوێنان وەڵکو پەنا بەرە بەر دادگا بۆ گەڕانی مافەکانیان